برای خۆشەویستم خوشکی بەڕێزم 6 جۆر کەسێ هەرگیز وێنەیان مەگرە. یەکەم نەخۆش لە کاتی نەخۆشی و لاوازیە هەرگیز وێنەی مەگرە، لەوانەیە خۆی شەرم کە بڵێ وێنەم مەگرە، بە تایبەت ئەگەر ئەو وێنەگرتنە بڵاو بکرێتەوە لە تووڕە کۆمەڵایەتیەکانە. هەرگیز شتی وا مەکە. دووهەم هەژار لە کاتی پێویستیە هەرگیز شتی وا نەکەی وێنەی بگری. ئەگەر ڕاستەکەی دەستی دەوڵەمەنەکە بگرە و بیبە بۆ لای بڵێ ئەمە فەقیرە و پێویستی بە یارمەتیە، ئیتر پێویست بە وێنەگرتن ناکە، هەرگیز شتی وا نەکەی. سێەم مردوو لە هەموو حاڵەتێکە هەرگیز وێنەی نەگری، چونکە زۆر ناشرینە و هەیبەتی مردن لە دڵی خەڵکا کەمە کاتەوە. چوارەم زامدار و بنیدار لە ڕووداوەکانە هەرگیز وێنەیان مەگرە. پێنجەم میوان لەسەر سفرەی تۆ هەرگیز وێنەی مەگرە، چونکە زۆر ناشرینە. شەشەم لە کاتی پەرستش و لە کاتی عیبادەتە نەوێنەی خۆت نەوێنەی خەڵکی تر مەگرە. عیبادەت و پەرستش ئەبێ خاڵسن بۆ خوای پەروەردگار بێ، نابێ شەریکی تا بڕیار بدەی، بۆیە خۆت بپارێزە لە وێنەگرتنی خۆت یان خەڵکی تریش لە کاتی پەرستشە. داواکارم لە خوای پەروەردگار فێری ڕەوشت و ئاکارێکمان کە سوودی هەیە بۆ دین و دنیامان، و دوورمان خاتەوە لە ڕەوشت و ئاکارێک کە زیانی هەیە بۆ دین و دنیامان.